سزا که ل 150,000 کمتر نیه به پی او یاسای ماده 41 و 42 یاسای جینگه ولا 200 میلیونیش کمتر نبیتن. کاغجا لا گرت ویدیویک دەرەکەوێت هاوڵاتیەک لە کوێستانەکانی سنووری ئیدارەی سۆران تونێلێکی بەفرین ئەشکێنێ بەردێک بە سەردا بەرەداتەوە ئەم کەسە هیچ سزایەک ئەگرێتەوە؟ بناوی خواهی گەورە میهرەبان هەر وەک جەناب تامەژە پێدا کە ئەمڕۆ ئەڤیدێکە سوشیال میدیای تەنیوە بەداخەوە بۆ ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی جێگای داخە چونکە لە قوونەڵێکم ئەو هەنگاوەی کە ئێمە وەکو فەرمانگە دەگێرینە بەر ناساندنی شخصەکە و هەروەها ناسینی شخصەکە و هەروەها زانیاری کوکردنەوە سەر ئەم کەیسە. ئەم کەیسە ئەوەی کە لە سوشیال میدیان بینی بەدوو جۆر ئەخوێنرێتەوە هەندێکیان باوەڕیان وایە کە ڕەنگە لەبەر ئەوەی وای لێ کردبیتن کە ئەم زیانی بۆ کەسی تر نەبی کە سەردانی شوێنێکە بکاتن دەرزێکی ببیتن بەڵام ئەوە خۆش لە خۆیدا چونکە وێنەی گرتووە لە سوشیال میدیای خۆی بەڵاو کردوتەوە ئەوە خۆی لە خۆیدا تاوانێکی ترە. ئەوی تریش بەپێی یاسای ژمارە 8 ساڵی 2008 دەستەی پاراستن و چاکردنی ژینگە هەر دەستکاریەکی مرۆڤ بەبێ و بۆ سەر سروشت ئەمە خۆی لە خۆیدا تاوانە و سزای لەسەرە بەپێی مادەی 41 و 42 کە حکومە کۆتاییەکانن هەمیشە باسمانش کردەوە ڕەنگە لە ڕێگە ئەمایکە و بۆ چەند سزای ترمان باس کردبیتن ئەمانە جێگیرن وە لە ئایندەدا ئەم سزانە تونتریش دەکەین چونکە ئەم سزایە کە دیاری کراوە پێی یاسای ژمارە 8 لە 150,000 کەمتر نیە و لە 200 میلیۆنی زیاتر نیە ئەمە دەبی دادوەر بە گۆیرە حەجمی سەرپیچێکە بۆ سەرپیچی کارەکە دیاری دەکاتن بێجگەلەوە کە سزای زیندانیکردنیەک مانگیشی لەگەردا ئەگەر بێت و ئەم کەسێکی ئەم سەرپیچەیە کردووە دادوەر لە دادگا بسەلمێدن کە سەرپیچێکی ژینگەیە ئەمە ئەگەر بێت و لە هیزەکانی ئاسایش و ئەمنیش بیتن سزاکەی دوو بەرامبەرە ئەگەر کارمەندی حکوومەتیش بیتن دیسان هەر سزاکەی دوو بەرامبەر و ئەگەر بێت و کارەکەشی دووبارە بکاتەوە خۆی لە خۆیدا ئەمەش هەر سزای دوو بەرامبەر بۆیە ئەگەر بۆ کارێکی خێرە بیتن یاخود سەرپیچێکیشی کرد بیت و سروشتێکدا بیتن ئەوە تێکدانی سەرچاوی ئەوە تێکدانی بەشێکی بڵێ ئاژەل و باڵندەی کیویە کە ڕەنگە لە ژێر سێبەری بیت ڕەنگە لە ئەوەکە لەوێ بخاتەوەیان ئەو بافرە زووتر بتاوێتەوە بۆیە هەر دەستکاریکردنی مرۆڤ بەبێ و بۆ سەر سروشت ئەمە خۆی لە خۆیدا بە تاوانێکی ژینگەی دادا. یعنی ئێستا ئەمەیان تاوانی بەرامبەر ژینگە کردو و سزایەکەشی لە 50,000 و تاوەکو 200 میلیۆن بەێ سزاکە لە 150,000 کەمتر نیە بە پێی ئەو یاسای مادەی 41 و 42 یاسای ژینگە ولا 200 میلیۆنیش کەمتر نەبیتن ئەمە دەبی دادوار بە گۆیرە حەجمی بڵێ سەرپیچەکە دیاری دەکاتن بە هەر دوڕەوە تقریبان هەم بڵاوکردنەوەی لە سوشیال میدیا چونکە ڕەنگە ئەگەر بۆ کاری خێریشی بیتن ئەبیتە هاندەری بە کەسانێکی کارێکی لەو شێوەی بکەن و ئەگەر خۆشی لە خۆیدا وەکو حەزی کردبیتن ئەمە خۆی لە خۆیدا سەرپیچەکەی ژینگە چونکە تێکدانی سروشت خۆی لە خۆیدا تاوانە بەرامبەر بە ژینگە دەکرێت. ئەتاوەکو ئێستا بڵێم لێکۆڵتوان دەست پێ کردووە ئەو کەسەتان دۆزیەوەەوە کەسێکە چونکە لەبەر ئەوە لە سوشیال میدیا خۆی بەڵاو کردوتەوە لە تیکتۆک وێنەکەی و ڤیددیوەکە هەموو تێدا دیارە بۆیە دەست بەجێ ئێمە و هەر بێجگەر لە ئەوەش پلیسی دارستان و ژینگە بەڕێوەبەتی پلیسی دارستانی ژینگەی سوورانش لەسەر هێدا دەمانەوێتن بەیەکەوە بە هاوکاری لەگەڵ قایمەقامیەتی قەزای سیدەکان چونکە ئەم سەرپیچە لە سنووری ناوچە کوێستانەکانی نزیک کێلەشین لە سنووری قەزای سیدەکانە و پێشان ڕۆژێکیش قایمەقامیەتی قەزای سیدەکان چەندین ڕێگارێکیان گرت و بۆیە بەرکە ناکرێت لەمە بەدووە بەبێ و گەشتیاران ڕوو لەم ناوچە کوێستانەکان بکەن و بشوێنن بۆیە لە چوارچەوە ئەم بڕیارەی قایمەقامیەت ئێمە لەگەڵ ئەوانیش لەسەر هێنین و لەگەڵ بنکەی پۆلیسی دارستانی سیدەکان هەر دەست بەجێ کە کەسەکە هەر دیارە بەڵام دەبێتن هەول بدرێتن ڕاپێکی دادگا بکرێتن لە بەیانیەوە کە دەوامی فەرمی دەست پێ دەکاتن و ئێمەش بە گوێرەی یاسا بە گوێ ڕێنمایەکانی ژینگە لە تێکدانی سروشت تەعامل لەگەڵ کەسی سەرپیچی کار دەکەین.